کۆبوونەوە گرنگ و گەرم و پڕقسەکان کە هاوپەیمانی ناتۆیە ئەمڕۆ دەستی پێکرد. دیارە ئەم کۆبوونەوەیە بۆ 2 ڕۆژ بەردەوام دەبێت کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی بوو سبەینێش کە 12ی حەوت دەکات ئەم کۆبوونەوەی درێژە دەهێشێت. دیارە ماوەیەکە کە تورکیا ڤیتۆی هەیە لەسەر ئەندابوونی هەریەک لە سوید و فینلاند لە هاوپەیمانی ناتۆ و ئەم ڤیتۆی تورکیا کاریگەری هەبوو لەسەرەوەی هەم دانیشتنەکان و هەم پرسی یەکلاییکردنەوەی ئەم دوو وڵاتە لە هاوپەیمانیەتێکە تۆزێک لە کێشێکیا دروست کردوێ. ئێستا ئەوەی کە هەیە لە دەستپێکی دانیشتن و گفتوگۆکان و کۆی ئەو کەشە سیاسی لە نێوان وڵاتانی ئەندام هەیە لە ناتۆ کە تورکیا ئەم ڤیتۆیی لەسەر سوید نەماوە کە زیاتر لەسەر سوید شڕی کردبوو بە حکومەوەی خواستەکانی لە فینلاند بەدەست هێنابوو لەسەر کۆی دانیشتنەکەیان و لەسەر خواستەکانی تورکیا و پرسی کورد تا چەند دەبێتەوە دووبارە بە پرسێکی دیکە بوو دەبێتەوە بە دانیشتن و ڕێکوتنێکی دیکە ببێ ئامادەبوون و بەبێ ویستی کورد لە نێوان ئەم وڵاتانەیە. لەگەڵ بەڕێز هەندرێن ئەحمەد وەکو چاودێری سیاسی لە هەولێر و میوانمانە گفتوگۆی بابەتەکە دەکەین. بەڕێز کاک هەندرێن زۆر سپاس بۆ ئامادەبوونت بەگشتی تاکو ئێستا جەنابە سەرنجی چیە لەسەر دانیشتنەکەی وڵاتانی ئەندام لە هاوپەیمانی ناتۆ؟ سپاس بێگومان ینی ناتۆ ئەمڕۆ لە قۆناغێکدا دەبێ خۆی یەکلاکاتەوە لەسەر ئەوەی کە ئایا دەتوانێت بگاتە سنوورەکانی رووسیا حەسر بکە لە زاویەک و ئەو وڵاتانی ڕۆژهەڵات کە پێشتر سەربێچێتی سۆڤێت بوون تا چەند دەتوانێت غیتای یان بەرگەی فشاری رووسیا و وڵاتانی ڕۆژهەڵات بکەن بەو معنایی کە بە شێوەیەکی گشتی ئەم کۆبوونەوەی لووتکەی ناتۆ کە ئەمڕۆ دەکرێت و سبەش بەردەوام دەبێت قۆناغێکی دیکەیە لە یەکلاکردنەوەی ئەو دۆسیان و بەرزکردنەوەی ئاستی ملوبلانیەکان لەسەر ئاستی جیهانی جارش کە دابەشبوونەوەی جیهانە لە دوای ئەوەی کە لە ساڵی 1990 یەکێتی سۆڤێت نەما بەڵام جارێکی دیکە بە شێوازی دیکە دابەشبوونەوەی جیهان دەکرێت وەکۆیە لە پشتی پەردەوە گەمەیەکی شەترەنجی بەڕێوە بچێت لەسەر ئەساسی بەرژەوەند ینی بەرهەمێنانی چەک و مەسلەی وزەی جیهانی و بازاری نوێی ساختکردنەوەی کاڵاکان ئەم ملبلانەیە وای کردووە کە ڕۆڵی رووسیا لە مانتیقەکە یەکلاکەرەوە بێت ئەویش ئەو شەڕی لێ قەوما کە ناتۆ وەکو هێزێکی شەڕەنجێزی جیهانی مامەڵە دەکات لەم بابەتە و هەوڵ دەدات هەموو ئەو وڵاتانی کە ئەندامیشن لە ناتۆ ناچاریان بکات بەو سیاسەتەی ئەمریکا و بریتانیەکان ڕازی بن باشە لەبەرەوە دەبینین لە کۆبنەوەی لووتکەی ئەمڕۆ بەشێک لە کێشەکان و دۆسیانی کە خلافی لەسرە لە بینی ئەڵمانەکان و داڕادەیەک فەڕەنسیەکان لەگەڵ دەوری ئەمریکی و بریتانی ئەو کێشە داخلیانی ناتۆیە کە ئەمڕۆ دەبێت بگەنە سیغەیەک کە چۆن خۆیان دەپارێزن و چۆن فراوانی دەکەن. کەواتە ئەم گەیشتن بەم ئەنجام و ئەم جۆر لە سیغەی کە جەنابە باسی لێەوە دەکەیت فینلاند جۆرێک لە جۆرەکان خواستەکانی تورکیا جێبەجێ کردووە بەڵام ئەوەی کە هەیە و لە نێو میدیاکانە باس کراوە لەسەر کەشی کۆبوونەوەکە ئێستا تورکیا لەسەر سویدی ژۆ ڤیتۆیی نەماوە ینی تا چەند ئەگەری هەوەی کە دووبارە لەسەر پرسی کورد و لەسەر پرسی ئەندامان یاخود چالاکوانانی کورد لە باکووری کوردستان کە لە سوید نیشتەجێن بێتە خاڵی یەکلاکەرەوە بۆ نەمانی ڤیتۆی تورکیا لەسەر سوید بۆ ئەندامبوونی لە ناتۆ. بێگومان کوردستانیان لە هەر جێگەیەکی دنیا بن دەبێت چاوەڕێوە بکەن کە وڵاتانی زلهێز بە تایبەتی ئەندامی ناتۆ وڵاتێکی وەکو تورکیا جوگرافیایەکی سیاسی گرنگی هەیە ینی جیۆپۆلیتیکێکی گرنگی هەیە و پەیوەندی لەگەڵ ڕۆژهەڵات و ڕۆژئاواش هەیە ئەو پەیوەندیە کە لە ساڵانی ڕابردوو لە 90 تا ئێستا تا دەستپێکردی شەڕی ئۆکرانیا دروست بووە لە نێوان هاوڵاتانی وڵاتان بەرژەوەندی هاوبەش و تێکەڵاو دروست بووە لە بینی ڕۆژهەڵات و ڕۆژاوە تورکیا لەم نێوەندە دەیەوێت وەکو تورکیا مامەلە بکات بە تایبەتی تورکیای سەردەمی ئەردۆغان دەبێت سەر ئەساسە دەبێت هەموو کات چاوەڕێ ئەو بکەن کوردستانیان کە فشاریان دەخرێتە سەر یعنی بەوەی نییە وڵاتانی سوید یان وڵاتانی ئەسکەندناڤی وڵاتانی دیموکراسین و لە مێژە ینی پەناگەیان بۆ کورد کردێتەوە بۆ پەناندەکانی کوردستانی بەڵام دەبێت ئەوەش بزانی بۆ هێزە سیاسیەکانیش تا ڕادێک بەڵام ئەگەر بەرژەوەندی وڵاتەکانیان بەخوازی بچێن ینی بۆەوە تەجاوز و ئەو دۆسیانە هەموو دادەخەن بە شێوەیەک لە شێوەکان ڕێکی دەخەنەوە ڕاستە لێرە و لەوێ لە سوید جێمانە دەبێت وەکو وڵاتێکی دیموکراسی دەڵێن ڕێ نادەین وا ناکەین بەڵام دیسان بەرژەوەندی هاوبەشێ تورکیا لە مقابل ڕازیبوونی
ئەگەر بۆ ڕێکلامیش بێداوا دەکات دۆسیەی ئەندامبوونی لێچێتی ئەوروپا بچێتە ینی جارشکە بخرێتە بەرباسی لێکۆڵینەوە ئەم بابەتە دوولایەنەیە یەکیانەوەی کە فشار بۆ سەر چالاکوانان دروست دەکات دووەم دەبێت هەندێک التزاماتی بە ئەندامبوون لێچێتی ئەوروپا جێبەجێ بکات دیسانەکە هاوچێشەکە وەک خۆی دێتەوە کە تورکیا دەیەوێت لەو بابەتە لەو ئەوەیە سەفقەیە شتێکی بەرکەوێت باشە هەڵبژاردننی لیتوانیا وەکو موقع و شوێنی کۆبوونەوەکە چه گرنگێکیە بۆچی بە دیاریکراوی بڕیاردراوە لە لیتوانیام دانیشتە بکرێت لە ساڵی 2014 ناتۆ بڕیاریدا 102 ڕادەی نزمی خەرجی سەربازی زیاد بکرێت لە ناتۆ بەشێک لە وڵاتانێک کە ئەمەیان کرد بۆی جوابی پرسیارەکەت دەمەوە ئەو وڵاتانە بوون کە وڵاتانی ڕۆژهەڵاتی ئەوروپا بوون لیتوانیا ئستۆنیا فنلەندا مەسەڵەن ببورە پۆڵەندایە و زایدەن ئەمریکا و بریتانیا گەیشتنە ڕادەی 102 بەرهەمی ناوخۆ و ناتیجی مەحەلی لە بۆ خەرجکردنی سەربازی و ئەمڕۆ شەڕەکە لەسەر وڵاتانی و بەهێزکردنی بواری ئەمنی یان دیفاعی ناتۆیە لە ڕۆژهەڵات واتە بەرامبەر ئەو شریتەی کە بەرامبەر بە رووسیا و بە چینە ئەم شریتە بەهێز بکەن وەکو بەسلەیەکی دیفاعی عنوانەکە ئەوەیە بەڵام لە ناوڕۆکدا ئاماژەیەکە بۆ ئەوەی کە دانەوێ ئەو زەمانەتە بدەنە وڵاتانی کە لەسەر سنووری رووسیا و نزیک لە رووسیان کە لە مەترسیەکان بە دوورن و ناتۆ دایان پارێزێ لە هەمان کاتیشدا ئەو بابەتە یەکلا بکەنەوە کە بە رووسیا و بە سین بڵێن ئەوەی ئەمە بمانەوە دەیکەین لەبەرەوە لیتوانیا ئەو پەیامی تێدایە ینی خۆی و دوو وڵاتێکە کە پێگەی سەر ئامادەیە بۆ وەرگرتنی پێگەی سەربازی ئامادەیە بۆ خەرجی سەربازی خۆی بۆ دامکردنی ئۆکرانیا لە شارەکە و ببێتە مەمار کۆمەڵک شتی دیکەش مەلەفەتی دیکەش هەیە لە بابەتە لەبەرەوە هەڵبژێردراوە باشە بەس لە ئۆکرانیا کرد چەند ڕۆژە بەر لە ئێستابینیمان کە سەرۆکی ئۆکرانیا سەردانی تورکیا کرد و لەگەڵ سەرۆکی وڵاتەیە کۆ بۆ دیسان و ئەم پرسی ئەندامبوونەی ئۆکرانیاش بە هەمان شێوە هاتەوە بەرباس تورکیا هیچ ڤیتۆیەکی نەبوو ینی چاوەڕێ دەکرێت کە دیارە ئەم ڕۆژ تەسریحێکی لەو جۆرە درراوە کە ئەوان وەکو سکرتێری گشتی هاوپەیمانی ناتۆڵن کاتەکەی ورجاونیە بۆ ئەندامبوونی ئۆکراین لە ناتۆ بەڵام ئەوان پشتیوانیان دەبن ئەین چاوەڕێ دەکرێت لە دوای کۆبوونەوەکە یاخود سەروبەندی داخستین کۆبوونەوەکە بۆ بێت کە بڕیار بدرێت دەنگ بدرێت لەسەرەوەی کە ئۆکراین ببێ بە ئەندام لە ناتۆیە لە ڕووی ئەو نەشڕەی داخلیان پێڕەوی ناوخۆی ناتۆ لە هیچ وڵاتێک نابێتە ئەندامی ناتۆ هاوپەیمانی ئەتلەسی لە کاتی شەڕدا ینی واتە دەبێ ئەم شەڕە کۆتایی پێبێت و ببێتە لەبەرەوە زلێنسکی و شاندی ئۆکرانی داوا دەکەن کە بەشێک ماوەیەک دیاری بکرێت ینی وادێکی مێژووی دیاری بکرێت کە شەڕ کۆتایی هات ڕاستەوخۆ بێتە ئەندامی ناتۆ لەبەرەوە زەحمەتە ئەمڕۆ ئەم گفتوگۆ دەکرێت بەڵام هیچ فەرقی نییە لە بینی ئەوەی کە ببێتە ئەندام یان نەبێتە ئەندام لەسەر ئەو هاوکاریانی کە ئەمریکا و بەریتانیا فەرزیان کردێ لەسەر ئەوروپیەکان کەدا پێشکەشی ئۆکرانیا بکەن بۆ نمونە ئەڵمانیا بە تەمای 700 میلیارد بای 700 میلیارد دلار لە چەک و تاقەوانی هاوکاری دیکە پێشکەشی ئۆکرانیا بکە ئەم کۆبوونەوەیە ئاستی شەڕەکە و ململانیەکان لە نێوان رووسیا و ناتۆ بەرز دەکاتەوە لە هەمان کاتیشدا پێشنیارێکی دیکە هەیە سەبارەت بە ئۆکرانیا کە ئەنجومەنێکی ناتۆ ئۆکرانی دروست بکرێت وەکو جێگرەوە و بەدیل لە بۆ ئەندامبوونی ئۆکرانیا لە ناتۆ باشە ئێستا دەگەڕێمەوە ستێپێک سەر پرسی سوید و تورکیا ئەو جۆرە لە ناکۆدەنگی کە هەبوو لە نێوانیاندا لەسەر پرسی ئەندامبوونی سوید ئەنجە چارەنووسی چالاگوانانی کوردی باکووری کوردستان لە سویچیان بەسەردێت ئەبێ یاسا گشتیەکانی ئەوڵاتە لە ڕووی پەنابەرێتی و پرسی چالاگوانانی کورد گۆڕانکاریان بەسەردابێت بە شێوەیەک ڕەنگە لە چارەنووسیان باوەڕ ناکەم ینی ئەو وڵاتانە بە ئاسانی بچنە ژێرباری تەسلیمکردنەوەانە ئەگەر هەندێک ناو هەبێ ڕاستە بەڵام بە شێوەیەکی گشتی بەڵێ ئەکیت ینی بەرژەوەندی گشتی خۆیان کە باسم کرد دەبێت کوردستانیان چاوەڕێی هەموو ئەگەرێک بن لەو سینناارۆێنەی کە ئێستا لە جیهان دەگوزارێت لەسەر ئاستی جیهانی بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوەی کاریگەری ڕاستە و خۆی دەبێ و لێکەوتەی دەبێ و دواتر بە یاسایان بە ڕێنمایەکانی ناوخۆی تورک سوید مامەڵێ دەکرێت
چالاکی کوردستانیان لەوێ سنووردار دەکرێت بە تایبەتی ئەو چالاکیانەی کە ڕەنگە یەکێک لە وڵاتانی یەکێتی ئەوروپا یان دۆستی یەکێتی ئەوروپا و ئەندامانی ناتۆ تێبینیان هەیە لەبەرەوە چاوەڕێوە دەکەین چالاکیەکان سنووردار بکرێ و چالاکوانان بە ئاسانی نەتوانن چی دیکە پێگە و شوێن بەکاربێنن لە بە ئاسانتر ئەماکەمە دوا پرسیار ینی حەزمە کرد زیاتر لەسەرم بابەت لەگەڵ جەنابە گفتوگۆکەم بەڵام کاتم نەما کاک هەندێرێن ئێستا سوید یەکێکە لە وڵاتە باشەکان سیستمە باشەکان یەکێکە لە وڵاتانی کە زۆرترین پەنابەریشی لێ و لە نێویشیاندا پەنابەری کوردی زۆر لی نیشتەجێن ئێستا ئەکرێ بڵین لە دوای ئەم بڕیارەوە ئەو شوێن و بی ئەگونجاوە نییە بۆ کورد بە تایبەتی کوردی باکووری کوردستان لە مەدای نزیک ناڕۆکە خۆی دەمینێت لە مەدای نزیک بەڵام لە مەدای دووردا بەڵێ گۆڕانکاری بەسەردا دێوە ئەو شەڕی کە دەگوزارێ ئەوم لەبلانێت جیهانیا گۆڕانکاری بەسەر زۆر وڵاتان دێتێت چووکەمە دەبینین دیموکراسیەت بۆ خۆیان بۆ وەکو سیستەمی دەوڵەت بۆ خۆیان هەیە بەڵام دیموکراسیەت لەسەر ئەساس لە پێش بەرژەوەندەکانیان نیە بەرژەوەندەکانیان لە پێش دیموکراسیەت و دەوڵەت و دەوڵەتداریدا هەیە لەبەرەوە دەبێت لە مەدای دوور حسابی ئەوە بکەین کە هەموو ئەو ڕێگایانە و ناوەندانی کە پێشتر چالاکیمان تێدا دەکرد و کوردستانیان تێدایەت بەرتەسک دەبێتەوە. بەڵێ بەڕێز هەندرێن ئەحمەد چاودێری سیاسی لە هەولێر و میوانیمە بووی زۆر سوپاس بۆ ئامادەبوونت کاک هەندرێن.